ئەم کاتتان باش بەڕێزان بەرنامەی ئەمڕۆمان بە گشتی و هەر هەمووی تایبەت دەکەین بە هەفپەیڤینێکی تایبەت لەگەڵ بەڕێز مەلا بەختیار. پێویست ناکە من پێناسەی بکەم و باسی بکەم و ئەوانەیە یەکسەر چینە ناو دۆخەکانەوە، چونکە ڕووداوی زۆر گەرم هەیە و خۆشی ماوەیەکی زۆرە قسەی نەکردووە سەرڕای ئەوەی کە ماوەیەکی زۆریشە گفتوگۆمان لەگەڵیا هەیە کە هەفپەیڤینێ بکە، بەڵام هەر ئامادە نەبوو لەبەرەی وت پێویستەکە شتێک بێتە پێشەوە بۆی قسەی لەسەر بکەی و ڕووداوێکە بێ بابەتێکە بێ بۆی بتوانێت قسە بکەی. بابەتەکان زۆرن لە نێوخۆی عێراق، هەرێمی کوردستان، کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا، کەرکووک و ئەو کۆمەڵە هەموار و یاسایی کە پەسەند کراوە، هەروەها لە تەنیشتمانەوە سووریا و دۆخی سووریا و ڕۆژئاوای کوردستان و ئەو دۆخی کە هاتۆتە پێشەوە. لەو لاتریشمان لە باکوورەوە باکووری کوردستان و تورکیا و دۆخەکە بەگشتیش خۆتان نەزانن کە سەرۆکێکی نوێ بۆ ئەمریکا هەڵبژێردراوەتەوە. جارێکی دیکە دۆناڵد ترامپ سەرۆکە هەموو ڕۆژێک و هەموو بەیانیەک ئەبێ چاوەڕێکی بزانی دۆناڵد ترامپ چ بڕیارێکی داوە لە پراڵێ ئەوە کەنداوی مەکسیک نییە، کەنداوی ئەمریکای و لە پراڵێ ئەمە فڵانە شوێنی ئەوەیە و خەڵکە نێرێتەوە و خەڵکە هێنێتەوە. ئەمانە هەمووی بابەتی ئەوەن کە بەڕێز مەلا بەختیار قسەیان لەسەر بکە بۆ چنی خۆی بڵێ و بێگومان هەندێک جاریش ئەتوانین زانیاری لێوەرگرین بە نەوعێکی تر کە خۆی نەوێ بڵێ. سپاس یەکەم کە ئامادەیە. زۆر سپاس دەکەم. اینجا بۆچی لە ترامپ خۆ دەست پێ نەکەین بۆی ئاوە بینەوە ناوخۆ؟ وانە هەموو جارە خەڵک لە ناوخۆ دەست پێکا بەرەو جیهانی ڕابە ئێمە لە جیهانیەکەەوە بینەوە، چونکە ترامپ بۆ خۆی ینی ئێستا قەزیەیە و ڕەنگە هەم 4 ساڵە هەم ڕۆژە قەزیە بێ. ئەمێ بۆ چۆنت لەبارەی دووبارە هەڵبژاردنەوەی ترامپ و دەستپێکردنەوەی و ینی استراتیجی ترامپ بە تایبەتی لە جیهان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بزانم. زۆر سپاس بۆ چاوپەکردن کە دووە داوای لە بدنیژەکە بەڕاستی 6 مانگە جەنابەت پەرۆشیت، بەڵام وەکو خۆت فەرمووت ینی نەمەزانی چی بڵێم، ینی زۆر ڕۆتین بوو دۆخەکە، داخراو بوو دۆخەکە، ئێستا کراوەتەوە دۆخەکە. سەبارەت بە ترامپ من ڕەنگە ڕێیەکی جیاوازم لە ڕێی خەڵکە بێ. ئەم جەنابە ئەوە نییە بە هەڵبەز و دابەس قەرارەدا، ئەمە ئەم جۆرە عەقڵیەتی سیاسی حکومڕانی لە لووتکەی یەکێک لە گەورەترین دەوڵەتەکانی دنیا، ئەمە زادەی دنیای جیهانگیریە. لە دنیای جیهانگیریە بەرژەوەندەکان زۆر دوور بوونەتەوە، زۆر تێک چڕژاون، جەمسەرەکان هێشتا ساغ نەبوونەتەوە، لەم لاوە ئەمریکا، لەو لاوەیەکیتی ئۆروپا، لەو لاوە برێکس لە نێوان چین و سۆڤێت و 15-16 وڵات لە دەوریانە مەلمەلانەکان مەترسی گەورەی پیا کردو لەسەر بەرژەوەندەکان. جاران زۆر کەمتر لەم کێشانی ئێستای دنیا لەسەر ئابووری سیاسی جەنگی لەسەر بەرپا بوو. ئێستا کێشەکان زۆر زیاترن لەسەر دەمی جەنگی یەکەم و جەنگی دووەم و جەنگی سارد کەچی شەڕی عەسکەری ڕوونادا. بەڵام ترامپ تعویزی ئەوەکە، یعنی بەم بڕیارانە بەم ناجە ئەمریکیە ترامپ هەموو بەرژەوەندی و سیاسەتەکانی ئەمریکا چڕەکاتەوە لەم بڕیارانەی کە ئەیدا بۆ ئەمریکا. ئەمە ترامپە ئەبێت تی بگەین. من زوو تاریکم لەسەر نووسی، هەر یەکەم ڕۆژ کە دەرچوو دووەم ڕۆژ و تاریکم لەسەر نووسیوە، لەو ڕۆژانە چاودێر دیسان و تارێکیان لێدایەوە، چووکە خێتابەکەی خوێندەوە لە دوای سوێند خواردن، هەر ئەو قسانە بوو کە من کردبووم لە وتارەکە، ڕێک ئەوانەی وتەوە بە شێوەیەکی ترامپی. بەڵێ یعنی ئەوەی کە ئەڵێن بۆ نمونە ئەوەی ترامپ بڕیاری لێدا و دەیکا ئەوە ڕۆحی ئەمریکایە، ئەمریکایەکان ئەوەیان دەوێت. ڕۆحی ئێستای بەرژەوەندیە باڵەکانی ئەمریکای لە هەموو دنیا و لە ناوخۆی ئەمریکاش. بەڵام ئەو بە دەنگی بەرزێڵێ وەکو سەرۆکی ئەمریکای ڕێ، سەرۆکی ئەمریکا زۆر موهیمە ئێستا لەم دنیاە. سیدکە هەردوو ڕۆژدار دوای دەرچوونەکەی بەڕێز جێگیری پاشای سعودیە بڕیاریدا پەیوەندیەکە ئابوووریەکانی لەگەڵ ئەمریکا بگێت تا 600 ملیار دلار عەرەبوونیدا. 600 ملیار دلار، باشە 600 ملیار دلار، ئەمە زۆرە کاکە. ڕاست. باشە، کەواتە ئەو
ڕۆحەی ئەمریکا با بڵێن چ کاریگەریەکە بێت لەسەر ڕۆژهەڵاتی نێوەڕاست زۆریشی دەبێت زۆر بە چه ڕوویەکە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی دیزاینکردنی هەندێک سیستەم و دەسەڵاتەوە چارەسەرکردنی هەندێک کێشەکان و حەسمکردنی هەندێک کێشەکان حەسبیەکە لەبەرەوە ئەمە هەمووی ئێستا دەمێکە کاکە هیوا من پێم وایە متابعی منەکەی دەمێکە منتومە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکوڵێ و ئاویسە بە گۆڕانکاری ئەمە قسەی 4 ساڵەمەوە بەرمە ئێستش ئەیڵێمەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کوڵینەکەی خەریکە لێ ڕژێ و ئاوەزبوونەکەی تر بەرگە ناگرێ بێ دەرەچەی بۆ بدۆزنەوە چارەسەری بۆ بدۆزنەوە چارەسەرەکەش دەرکەوت بەم حکوومەتانە لۆکاڵی و نیشتیمانی و پاشایەت و ئەمانە تەنها دەردی خۆیان ناتوانن چارەسەرکرد ناتوانن ئەو جیهان بینیە نوێیی کە لە دنیا ئەو گوزەرێ ئیستیعاب بکەن و استراتیجیکی نوێ لە هەموو بارێکەوە بۆ خۆیان داڕشن بۆیە دیسانەوە سیرکە دیسانەوە خاڵێکی تازە بێ بیڵێم دیسانەوە چارەنووسی دنیا کەوتەوە دەست لە هێزەکانی دنیا کەواتە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست ترامپ یان ئەمریکا شەریکی هەیە شەریکی هەیە شەریکی ئابووری زۆرە بەڵام کۆسپە سیاسیەکان و کۆسپە ئەمنیەکان و کۆسپە تێنەگەیشتەکان لە دنیای جیهانگیری و بازاڕی ئازاد ئەو کۆسپانە ئەو 25 ساڵە هەیە ئەمانە وردە و دەلاعبن و هەند لە هەندێک شوێنە بە قەرار لایەبن بەهێز لایەبن لەگەڵەوەی کە شەریک و هاوبەشی هەیە ڕکابەریشی هەیە بۆ نمونە چین ڕکابەرێتی لە کۆمەڵێک بوارە رووسیا ڕکابەرێتی ئەم ڕکابەرانەی ئەمریکا دەتوانن بربەست دروستکەن بۆ سیاسەتەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست من پێم وایە یەکەم لەبار لە رووسیاوە دەست پێ بکوین خۆزگە رووسیا شەڕی ئۆکراینیایی نەکردایە شەڕی ئۆکراینی ئێستا ڕەنگە بۆیان دەرکەوت بێت کە پەرژینێکی بتەوی لە دەوری رووسیا دروست کردووە نایڵێ لەم فرسەتانی هاتوونەتە پێشەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێگەی خۆی بکوتێ رووسیا دڵی زۆر خۆش بوو و بەڕامەی زۆر هەڵچنی بوو لەسەر ئەوەی کە لە سووریایە سووریا ئەوە دۆخەکەیەتی کە بەسەریا هات و لەگەڵیا هەم رووسیا هەم ئێران پێگەیان زۆر لاواز بوو لە رووسیا لە سووریا چین زۆر زیرەکانە سیاسەتەکە وەکو جاران نییە چین لە دوای مردنی ماوستۆنگ ستراتیژیان چۆنیەتی دابیرکردنی بەرژەوەندی ئابوووریە ماوستۆنگ ستراتیژەکەی تەزدیری ئایدۆلۆژیەکی شۆڕژ بوو شکستی خوارد و بە ناوی شۆڕشی ڕۆشنبیریەوە کە من ساڵی 1970 لە کتێبێکی خۆمە ناوە شۆڕشی ڕەشبیری جەرائیمی گەورە کرا لە چین تینگ سیاوپینگ ئەمە تێگەیشت دوای ئەویش سەرۆکەکانی تر تێگەیشتون ئێستا چین لە ئابووری بچووکەوە لە دروستکردنی 100 ملیۆن بۆ کەشوشەی بچووکەوە هەتا ئاگاتە ئابووری هەرە زلی دنیا چین خەریکی ئەوەیە خۆشی تووشی هیچ شەڕێک ناکە بەڵام احتیاتی ستراتیجیشی هەیە لە دەریا لە ئاسمان لە سوپا ئەمانە بەڵام یەک فیشێک ناتەقێنێ هیچ احتیاتە عسکەریەکەی تەنها بۆ ئەوەیە چۆن بەرژەوەندی ئابوووریەکانی تا دێت پەرە پێ بدا ئەمریکا تا ئێستا وای ئەنوێنێ یعنی لە سەردەمی جەنابی بایدنا وای ئەنواند کە چین هیچ ترسێکی نییە لەسەر ئەمریکا و ڕێککەوتنامەی برێکسیش کە ڕێککەوتنیانگی زۆر گرنگە لە 150 دنیا لەنا ئەو ڕێککەوتنامەیە 50 دنیا ئەمریکا وای ئەنوێنێ یعنی بە تەسەوەری من کە ئەوە هیچ ترسێکی لەسەر بەرژەوەندی باڵەکانی ئەمریکانیە من پێم وابێ ئەم سیاسەتانەی ترامێ گرێتە بەر خۆی دەلیلی ئەوەیە ترسیان لێدشتووە تەلیلەوەی لەسەر ئاستی دنیا چێبەرکەی گەورەیان هەیە و لە لێوارێکان ئەبێ حەسمیکەن ئەم بەرژەوەندیانە فعلەن مەترسی لەسەر نەبێت مەترسی زۆرە و چین زەبەلەحە زۆر زەبەلەحە چین لە ڕووی ئابوووریەوە خۆ رووسیاش خۆ نابێت چاوەڕێن بکەن رووسیا لە شەڕی ئوکرانی بدۆڕێنێت ترامپ ئەمانزانێ دەوڵەتی ئەتۆمی شەڕی بچووک نادۆڕێنێ ئەوە دەبێ بیزانین هەموو لای باشەکەواتە گەروا بێت ترامپ تەمان لەم یەک ڕۆژەیە هەم پوتین باسی کردو ئامادەن یەک ببینین هەم ترامپ پێشتریش کەواتە ئەتوانی بڵێ ترامپ ئۆکراینیا دەدۆڕێنێت
بە رووسیا؟ هەندێک لەو هەندێک لەو پێشکەوتنە ئەسکەری و با بڵێن دەستەبەری هەندێک جۆگرافی ئۆکراینیا لە قرب و دەریای سوور و ئەو چواردەور ئەو شارۆچکانی کە گردوودی ئەوە حەڵاڵەکە ئەیبا ئەمریکای بە ئەیبا بە ئیتفاقیشی بە. باشە، باسی رووسیات کرد ڕۆڵی کەم بووە لەگەڵ ئێرانە لە دوای سووریاوە، بۆ یەکسەرە چمە ناو مۆزۆی سووریاوە، دواترە چینە شوێنەکانی دیکە. لە سووریا کێ دۆڕاندی؟ بەڕێی من لە سووریا دواقەڵای ناسیۆنەلیزمی شۆڤێنی عەرەبی دۆڕاندی. لە دوای بەعسی عێراق ئاخر قەڵای ناسیۆنەلیزمی شۆڤێنی عەرەب لە سووریا بوو کە بەشار و بەعسی بەشار تەمسیلەکە دەریش کەوت. هیچ جیازێک لە بینی دوو باس نییە، هیچ جیازێک لە بینی ئەم دوو باسیە نییە. دکتاتۆر شۆڤێنی تۆتالیتار سڵ نەکەرەوە لە هەموو قەڵاچوویەک و کوشتنێک و وێرانکاریەک. چ فەرقێک لە بینی سوور و عێراق بوو؟ وەرە دەردێک بدێنەوە. ئەسڵەن ئەم بەیانیە من لێکۆڵنوویەکی ڕپۆرتاجیم لەسەر زیندانەکانی سووریا و تریاک فرۆشتن و ئەمانەکەن. سەدام ئەمەشی نەبوو، معمەلی تریاکیشی نەبوو. خۆ سەدام فریایەوە نەکەوت، ڕەنگە فریایەوە نەکەوتی بێ. بەڵام کاکە ئەوەی لە زندانی ئەو زندانە گەورەکەی ژەڕەوەیە باوەڕ کە سەمانی هیتلەری ژەروا بووە. یعنی معقولێ 600,000 کەس لەوێ کوژراوە، معدل هەموو ما هەفتەیەک 20 بۆ 25 کەس مردوون لە برسێتیە، لە ژێرە شکنجە مردوون. ئەمانە یەکەم شکستی ئەوانە، ئەمە ئەبێ بیزانی. دووەم شکست بەڕێی من هەموو ئەو دەوڵەتانی پیان وا بوو بەشار ئەسەد ئەمێنێ و بەشێکە بێت لەو ستراتیژیی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆنتترۆلی ڕۆژهەڵاتی و هەندێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاستی پێ بگرێ. من پێما بێ ئەوانە لە پێشەموویە ئێران و رووسیا ئێران ساکاوە. ئێران بەم شکستەی سوپای سووریا و هەڵهاتنی بەشار ئەسەد ساکاوە. یعنی تۆ وەرە سەرۆکی کۆمار، وەرە سەرۆکی عایلەی عەلەوی، وەرە کوڕی حافز ئەزاد، وا هەڵبێ براکەی خۆت نەخیتە تیارەکەوە، براکەی خۆت نەخیتە تیارەکەوە. باشە، ئەمە هیچ نەبێ. سەدام یعنی من معلوماتی دقیقمان لەسەر سەدام بەبوو. 8 ڕۆژ 9 ڕۆژ سەدام پێش ڕووخانی بەعس هەموو مەجلس قیادەی سەورە و هەموو قیادەی قوتی کۆ کردبووەوە، وتوبی ئێمە لە ناوچوونین و مقاومەتەکەین و هەر یەکێک لەوانە 10 ملیۆن دۆلار 20 ملیۆن دۆلاری دابوونێ و بڕۆن دابەش بن بە هەمووی عێراقا حرەکەی مقاومەت قیادە بکەن. طبعاً لە وجهة نظری سەدامەوە مقاومەت مەقسەدمە. باشە، ئەمە بۆ سەدام یعنی ئەگەر مێژوو بنووسیتەوە بەراوردی بکەی بە بەشار ئەسەد، وەڵای سەدام دووربینتر بووە و خۆڕاگرتریش بووە لە بەشار ئەسەد، بۆ یعنی ڕوحیەتێکی هەرە بۆ دیفاعکردن لە بەسوانە. ئەم براکەی خۆی پێ دەرباز نەکراوە. ئەمە ڕۆژگاری سیاسەتە کە من پێم وابێ باشترین تعبیر جەنابی وەزیری خارجەی ئێران وتی 3 هەفتە لەومەر وتی بەو شێوەیە هەرسی سوپای سووریا ئینزارە بۆ هەموو لایەکمان. بەستی خۆشیان بوو وای وت. ئەوە دەنگۆیەکە بوو تەمان دواتر لەبارەی ئێران ساکەین. بەڵام بە هەر لە سووریا بینینەوە ئێستا دۆخەکە چۆن ئەبینی بە تایبەتی ئەم دەسەڵاتە نوێی سووریا و ئەم ئیدارەیە کە ئەحمەد شەرع سەرۆکایەتیەکە و ئەو گروپەی کە پێشتر گروپێکی لە لیستی ڕەشی ئەمریکا و زۆر شوێنی دنیاە بوون، ینی مستەقبەل و داهاتوی چۆن ئەبینی؟ یەکەم باب ئەوە بڵێم ئەحمەد شەرع کارێکی زۆر عاقلانەی کردووە کە زوو خۆی لە داوی داعش ڕزگار کردووە، لە تاوانی داعش ڕزگار کردووە، لە ڕەشەکوژی داعش خۆی ڕزگار کردووە و ئێستا لە دەسەڵاتە بێ ئیزباتی کە مەبادی ئەو جیاوازە لە مەبادی داعش بۆیە جیابەتەوە لە داعش. زۆر کارێکی جوانی کردووە کاتی خۆی. ئەوە یەک. دووەم خۆیان ئەڵەنە تا مانگی 3 حکوومەتێکی ڕاگوزەریان هەیە. ئەم حکوومەتە ڕاگوزەرە ناتوانین زۆر باریکەین، بارگاوی نەکەین زۆر، چکە وەزعی سووریا زۆر شڵەشاوە. داهاتی داغڵان وێرانە، وڵاتەکە وێرانە، تا ئێستا 6-7 ملیۆن سووری لە دەروی وڵاتە، مەشاکلی زۆر زۆرە. هەموو قسەکانی جوانن، مەدەنین، ئارامن، هەموو قسەکانی جوانن.
بەڵام دوای مانگی سێ دوای یەکی سێ و لەوە دووە ئەبێ بیزانین ئەم قسانە چەندە چنە چوارچەوەی یاسا ئێستا لە حاڵەتی قۆناغی ڕاوگوزەری استثنائین باشە ئەی دوای ئەوە دەستورە نووسن ڕێککەوتنی سیاسیەکەن بۆ ئەو دەستورە ڕێککەوتنی سیاسی لەگەڵ مەعارەزەکانی تری سووریە نەکەن بۆ نووسینی دەستور کەواتە تووشی سووریا تووشی زەرەری گەورە ئەەکەن خۆشیان تووشی هەڵدێرێکی گەورە ئەەکەن پێشبینیەکەیت من پێشبینی ئەەکەم ئەم پیاوە نەمدیوە معلوماتیشی ئاوام نییە لەسەری وەکوتم یاخی بووە و کەمترین معلوماتی لەسەری هەیە من پێما بێ ئەم پیاوە تێگەیشتووە لەم سەردەما ئەو جۆرە دەسەڵاتی هەندێک لە سەلەفیەکان بیری لەکەنەوە ناچێتە سەر بۆیە زۆر باسی مەدەنیەتەکە باسی ئارامیەکە باسی یەکستی سوپاکە باسی ئەوەکە سووریە سووری هەموو پێکاتەکانی سووریەیە باسی ئازادیەکە باسی ئەوەکڵە ژن لە سووریە تەواوی مافی خۆی ئەدەینێەوە ئەساسی ئەبن لە کارەکانە دیارە ئەفغانستانی لەبەرچاوە وتیشی کاتی خۆی باشە لە کورد لەم دۆخەیە ینی ئەوەی کە ئێستای بینیت چۆنە وەسعی بە تایبەتی کۆمەڵی هەوڵی زۆر هەیە بۆ یەک خستنیان ئەوانە بەڵام هێشتا وا دیارە نەمەیوە من پێما بێ بەڕێز ئەحمەد شەرع وەزیری هێزی چەکداریان و وەزیری دەرەوەیان و هەموو کار بەدەستانی ئێستا لە سووریان دەبێت حقیقت بزانن ئەویش ئەوەیە چۆن لە هەندێک شوێنە سوپای عێراق لە هاتنی داعش ئەنیاری کردووە پێشمەرگە دەورێکی گەورەی هەبی و پێشمەرگە لە مووسڵ لە دیالە لە کەرکوب پێشمەرگە دەوری گەورەیە بوو پێ ئەوانە ئەبێ بزانن ئەم هێزە چۆن دروست بووە زۆر بە ناشەرعی نەزانن هێزەکە ئەم هێزە لە ئەنیاری سوپای سووریە دروست بووە ئەگە سوپای سووری ئەنیاری نەکردبی بۆ لە 150 زیاتری سووریە لە کۆنتترۆلی سوپاکە لە دەستچوو بۆ سوپایەکی 600,000 گەیشتە 170,000 بۆ ئەی ئەگە سوپاکە ئەنیاری نەکرد چۆن ئیدلب بوو دەوروبەری هەموو بەدەست ئەمانەوە بوو 12 ساڵ بەدەستیانەوە بوو چۆن خۆیان لە حاڵەتێکی ئیستیثنایی دروست بوون وەمان وەتوانیان بە پشتیوانی تورکیا و زۆر لە وڵاتانی ترکە لە ژێرەوە یارمەتیان داون سەرکەوتن بەدەستبێنن ئەبێ ئەوان بزانن ئەو هێزەی لە ڕۆژاوای کوردستانیش دروست بووە دژی داعش لە هەموو ئەو ڕێکخراوە چەکدارانەی هەموو ئەو ڕێکخراوانە چەکدارانەی کە لەگەڵ بەڕێز ئەحمەد شەرعان قوربانیان زۆرتر داوە و توانیان ناوچەکە بە قارەمانانی شەڕڤانەکان بپارێزن ئێستا زۆرفێکی تراتوتێ پێشەوە تورکیا وردە و دەخەریکە تێگا زروفەکە تازەیە ئەو هەڕەشانەی کە کردی یا تەسلیم بن یا بەچەکەکانیانەوە ئەیان نێژین جەنابێ ئەردەگانەوە هەڕەشانەی کرد هیچ بە دوای خستووە سپاس دەرفەتێکی داوە بزانە بەرەو چارەسەر ڕۆیان ناڕۆ ناردنین هوەرایەتی جەنابی کاک مەسعود هەمی دەربەندی و دانیشتنی لەگەڵ ئەنەکەسە و دانیشتنی لەگەڵ پەیەدە و قەسەد و ئەوانەوە هاتنی برای بەڕێز مەزلوم کۆبانی بۆ لای کاک مەسعود دانیشتنیان ئەمە خۆی هەموو هەنگاوە بەرەو چارەسەر هەمووان هەنگاوە بەرەو چارەسەر و ڕەنگە ئێمەمانانش پەیامان گەیاندی بێ بە هەموو لایەکە ڕێگەکەتان چارەسەرە یعنی بۆ مێژوو ئێڵێم من یەکەمین جار ساڵح مسلمی بەڕێز مسلمانی داوەت کردووە کەی 14 ساڵ لەمە بەر 16 ساڵ لەمە بەر کاک محمودی حاج ساڵح لە کۆبوونەوەکە بووە کاک عومەر ئەحمەد کە ئێستا مەسئولی مەڵبەندی شارە دوورە لە کۆبوونەوەکە بووە من لەوێ دووسێ پێشنیارم بۆ کرد یەک تکایە ئایدۆلۆجیەت بۆ وجدان هەڵگرن ئایدۆلۆجیەت مەسەپێنن ئیدارە خزمەتی ئەوێ ئەوە یەک دوو وتم سەردانی بەغدا بکە سەردانی تاران بکە سەردانی ئەنقەرە بکە لە دەرگای دەوڵەتە گەورەکان بدە وتی چۆن بیکەین ئەوەی بێ ئێمە کرا یارمەتیماندا ئەوانەی ئەنجامدا زۆر پێم داگرت لەسەرەوە ئەو کاتەوە دوای ئەوەش هەم لەگەڵ ئەوان هەم لەگەڵ قەندیل هەم لەگەڵ پەیەدە هەم لەگەڵ قەندیل کە چوشم بۆ قابیشل و هەر ئەو پێداگیرم کرد با بە ئێوە یەک قوڕکتان هەیە ئەو قورگە بەدەست پارتیەوەیە قورگی ئابووری
لەگەڵ پارتی بینی خۆتان چاکەن ڕەنگە لە ژیانی خۆما لە دەروی وڵات و لێرە و لە سووریا و لە هەموو لایەنێکم 35 جار ئەمانەم دیبێ من ئەو قسەم پێوتون کە خەرە غەڵەتەکەنەوە لەگەڵ پارتی کێشەکانتان چارەسەر دەکەن خۆشبەختانە ئێستا تەجروبە و زەمانە دەری خست کە ئەبێ چارەسەریکەن چی ئەبێ بگورە بەر لەوەی کە چێ بێ بەم نزیکانە هیچ پەیوەندێکە لەگەڵ یانانە بووە پەیامم ناردووە پەیامم ناردووە لەبارەی چی ئەبێت پێیان ناردووە چی بکەن باشە کەنە من بەڕێی من بە ئیجازەی خۆیان ئەم قسەیەکەم ڕێی من نەئەبوو بچنە حەلەب چوون و دەریان کردن نەئەبوو بچنە دێر زور چوون و دەریان کردن باشە نەئەبوو بچنە دلجا بەدلجە کوێنە من بچ دەریان کردن بەڵام لەو شوێنانەیە هەن شوێنی حەڵاڵی خۆیانە ئێستا مقاومەتەکەن دیفاع لە خۆیانەکەن ئەمە من دیفاع حەقی پیرۆزی خۆیانە من ڕێی وا بوو لە ئەوڵەوە هەر بە شار ڕوخا ئەمانە بەیان نامەیەک دەرکەن بڵێن ئێمە لە زروفێکا دروست بووین وەکو ئێوە لە زروفێکا دروست بوون و ئێمە ئێستا لە سەنگەری دیفاعی خۆمان ئەمێنینەوە و دەرگامان کراوەیە بۆ هەموو چارەسەرێک یەکسەر ئەم بەیان نامەیان دەرکردایە بەڕێی من دوای ئەوە بچەند هەفتەیەک دوو هەفتە ئەمەیان وتیان ئێمە فیدراڵمان ناوێ لا مەرکەزیمانەوێ ئامادەین لەسەر مەسەلە عسکەریەکانیش گفتوگۆ بکەین ئامادەین بێنە شام و چەندی گفتوگۆیان کردو من ئەمە بەکارێکی عەقلی هەزانم عەقلانیەتی سیاسی ئەمەیە یعنی وەکۆڵێ داهاتوەکە ڕوون ئەبینی لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ سووریا تۆم بڵم لە 150 بڵێ بەڵام سووریا دوو هێزی گەورە جگە لە ئەوروپا دوو هێزی دیکە وەکۆڵێ لەوێ حزۆریان هەیە یەکێکیان تورکیا یەکێکیان ئەمریکایە کە ڕەنگە بەرژەوەندەکانی هەردوو لایەن بە شێوازی جیاجیا بەریە کەوتنی تیاڕوو بدات جا لەوەوە دەمەوێت بۆ چۆنت بزانم لەسەر ئەمە دواتریش لەبارەی خۆشت باست کرد تورکیا و باکووری کوردستانیش ئەو پرۆسەی کە ئێستا دەست پێ کردو ئەم دوو هێزە لە سووریا چ بەرژەوەندێکیان هەیە کە وایان لێ بکە پێکدادان دروست بێ زۆر جوانە با لە باکوورەوە دەست پێ بکەین من پێ وایە بە فرسەتێکی مێژوویە هاتوتە پێشەوە ئەم فرسەتێکی مێژوویە لەگەڵ پەکەکەش ئەم قسانەم کردووە 10 ساڵ لەمەوە بەر 15 ساڵ لەمەوە بەر یەکەمین دیداری من لەگەڵ یەکێک لە سەرکردەکانی پەکەکە کە ناوی فەرهاد ئۆجەلان بوو برای عەبدوڵڵا ئۆجەلان بوو پێم وتومە کاکە لە دوای جەنگی سارد خەباتی چەکداری ستراتیجی ڕزگاری گەلان نییە جەنابی ئۆجەلانیشم لە ماڵی مامجەللا لە دیمەشق بینی ئەم قسەیەم لەگەڵ کردووە تومەتەوە خەباتی چەکداری ئەو ستراتیژە بەدینێنێ هیوای گیان تۆ زانی من ساڵی 1970 کتێبێکم بەسیوە بە ناوی شۆڕشی کوردستان و گۆڕانکاریەکانی سەردەم لەوێ وتومە ستراتیژی چەکداری کۆتاییات دوێنێ گوێم لە چاپۆی کۆتنی کاک مەسعود بوو هەمان قسەی کرد زۆرم پێخۆش بوو هەمان قسەی کرد پەکەکە 40 ساڵە هەن خۆیان گرتووە نە تورکیا توانی پەکەکە لە ناوبەرێ نە پەکەکەش توانی ئامانجەکان بەشێک لە ئامانجەکانیشی لە باکوور بەدی بێنێ باشە کەواتە دەبێت ناوڕاستی ڕێگا ببینن جارێ لەسەر مافە سیاسەکان دەبێت دەسەڵات بدرێ بە جەنابی ئۆجەلان گفتوگۆ بکە دووەم دیدار لە ئیمرالی باشتر بوو لە یەکەم دیدار وا بڵاو کراوەتەوە کە پەیامی هەیە بۆ قەندیل سڵاوی ناردە بۆ سەلاحەدین دەمەرداش منش لێرە سڵاومەیە بۆ هەردووکیان هەموو عەبدوڵڵا ئۆجەلان بە سەلاحەدین دەمەرداش هەم بۆ هەموو هاوڕێی گیراوەکانین ومێدی بەردان و ئازادی مەوانە من پێم وایە ئەگەر پەکەکە ئەگەر عەبدوڵڵا ئۆجەلان لەگەڵ دەوڵەتی تورکیا لەسەر ئەو مافە سیاسیانە ڕێکەوێ اینجا لەسەر مەسەلە عەسکەریەکانی پەکەکە ڕێکەوێ ڕۆژاوای کوردستان زەمانی زیاترە بێ بۆ چارەسەر ئەگەر ڕێک نەکەون شەڕ بەردەوام بێت لە باکوور لە گارە لە قەندیل نازەم لە کوێ من ترسم هەیە بۆ ڕۆژاوای کوردستان باشە بەڵام زۆر جار ئەمریکا و هین باست کرد سووریا تورکیا مەسلحەتی ژیۆپۆلیتیکی هەیە سووریا بۆ تورکیا زۆر مهمە نابێ ئەمە بە ڕۆمانسێتی شۆڕژگەرانە ئەمە لا بنین
تورکیا وڵاتێکی گەورەیە، دوو وڵاتی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە، تورکیا ئێران کە کاریگەریان لەسەر 4 پارچەکەی کوردستان هەیە. تورکیا لە سووریا مەسلحەتی زۆرە، ئەمنیشی لەوێ هەیە، ئەمنی گەورەی لەوێ هەیە، بۆیە ئەم فرسەتە قەت لە دەست نادا. چارەسەر ببێ بوو زۆر باشە، تورکیش تێپەڕێنێ، چارەسەر نەبوو بێگومان ئەجندای عسکەری لە بەرنامە بەقووەتە لە تورکیا تا ئێستا. ئەمریکا جایە، ئەمریکا پێچوانەی تورکیا سەیری پێداەکە و پێشم وایە بوونی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان بڕیارێکی سەرپێیی نییە، ئەمە علاقی بە هەموو هاوکێشەکانەوەیە. زۆر شتا تورکیا و ئەمریکا ناکۆکن، لە داگیرکردنی قوبرۆسەوە ناکۆکن، هەردووکیشیان ناتۆن، هەردووکیشیان ناتۆن، لەمەشان ناکۆکن. باشە، باسی ئێرانت کرد، پرسیارێک لەواکەم بەر لەوە هەر لەبارەی باکوورەوە. عادەتەن کورد هەندێک بە قورسی ئەزانێ بڵێ فڵانە شت مەکە، یعنی ئەمەی کە دەوترێت با پەکەکە چەک دابنێ کە ناوی چەک دانانی لێ بنرێت ڕەنگە قورس بێت بۆ منتەڵێتی کورد، ینی بەسکولەجەتی کورد هەر خۆی قورسە، قورسە، ینی مەرگی خۆمانە خواست لە شاخ نەک پێمان چەک دابنێن. بس ئەمە ینی ئەتوانی بە ناوی ترەوە بە نێوەڕۆکی ترەوە اتفاق وانە جێبەجێ بکرێوانە من وتم بە اتفاقی سیاسی. باشە، و دوایش بڕیاری قانونی لە پەرلەمانی تورکیا تئیدی اتفاقەکە بکە. باسی ئێرانت کردوتە لەگەڵ تورکیا دوو وڵاتی گرنگی ناوچەکە، ئەو گرنگیە یان با بڵێن ئەو هەژمونەی کە ئێران وەکو وڵاتێکی گرنگی ناوچەکە هەیبوو لە دوای ڕووخانی بەشار ئەسەدەوە ماوێتی؟ نەخێر، چەندی ئەو نەخشەیەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەدا ئاگاتە یەمەن و خەلیج و دەریای سوور وانە ئێران هەیبوو، ئەو هەژمونی هەیبوو بە ڕووخانی بەشار لایەکی دیوارەکە ڕووها، لایەکی ڕووها بێگومان ڕووخانە ناکرێ ئەمە ئینکاری لێ بکرێ، بە ئینکاری تەعامل لەگەڵ ڕووداوی و سیاسی ناکرێت، بە خوێندنەوەی قوڵ تەعامل لەگەڵ ناکرێت. لەبەرەوەی ئێران بمانەوە وەکو لە پێشەکی وتم و لە وتارێکیش نووسیومە ئێران ساکاوە، ئێران ساکاوە. بەڕێی من ئێرانە بێ مەجال بدا بزانە ئەم حکوومەتەی سووریا چۆن حکومڕانی ئەبا بەڕێوە، سەر دژایەتی ئەم حکوومەتە لەلایەن ئێران یا هەر دەوڵەتێکی ترەوە هەڵەیە. باشە، باسی ینیوت بەشێکی دیوارەکە ئێران ڕووخاوە. ئەنجا دەمەوێت لەوە بچمە سەر بابەتی عێراق. کاریگەری ئێران بەسەر عێراقیشەوە هەر بەشێکە لەو دیوارە ڕووخاوە و نەماوە یان کەم بۆتەوە ئەوەندە؟ ئێران سەرڕێ ئەوەی کە ڕووخانی بەشار جەزرەبەیەکی گەورە بووبووی، بەڵام بێگومان هێشتا ئێران پێگەیەکی بەهێزی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، تۆنایەکی بەهێزی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە تایبەتی لە عێراق، لە عێراق 250-260 هزار هێزی چەکداری حەشدی شعبی و فەسائیل و ئەوانە هەن کە ئەمانە بە پشتیوانی ئێران بە دۆستایەتی ئێران کاری خۆیانەکەن. لەبەرەوە من پێم وایە ڕەنگە ئێران دەرس وەربگرێ لە سووریا، وەکو جاران تەعامل لەگەڵ عێراق نەکا و هەوڵیش بدا عێراق بپارێزە لە لێدانێکی کوشندە لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە، هەوڵیش بدا. ینی من ئاگدارم پێش ڕووخانی بەشار زۆر ترسان حەشدی شعبی و فەسائیل غەڵەتێکی وا بکەن بەشار توش بکەن دژی ئیسرائیل، فریانەکەوتن، ینی فریانەکەوتن، دۆخەکە بە جۆرێکی تر کەوتەوە. بۆیە من پێم وابێ هێشتا ینی تۆ سیرکە ئەو سەفەرەی بەڕێز سوودانی بۆ لای مەقامی ڕەهبەری گەورەی ئێران نەتیجەکەی چی بوو؟ ئایا جەنابی خامنەیی هیچ گفتێکی دا بە سوودانی کە حەشدی شعبی دابین بکایە فەسائیل دابین بکە؟ نا، یەکسەر پێوتە بوو پشتیوانی حەشدی شعبی بکە، دەستیان واڵا بکە، ئەمانە هێزێکی گرنگن دژی ئیسرائیل و دژی ئەمریکا ئەوانە. وای پێوت بوو کە وای پێوت بوو من دەروونشیکاریم بۆ کرد ئەم پەیامە. یەکسەر سوودانی دەستێکی کەوتوو بەم لاو دەستێکی کەوتوو بەو لایتر، یعنی چی بڵێ ناتوانێت بڵێ نا لەوێ، چونکە سیاسەتەکە ڕۆشن بوو کە سوودانی ئەبێ پشتیوانی ئەمانە بکە. بەڵام وردە
وردە دەرکەوت کە ئەم حەشد و فەسائل تێگەن دۆخەکە هەستیارە زۆر هەستیارە تێگەن وەکو جاران داشەهارە نین بە عروجی خۆیان تەسەڕف بکەن دەرگاکانیان هەموو بۆ سەر کە دەیان خۆی شاردوێتەوە خەبەر هەیە کە زۆریان خۆی شاردوێتەوە ئەوانە کەواتە ئێستا حەشدی شعبی و فەسائیلەکان وەکو مەترسی ماون لەسەر عێراق مەترسیشن لەسەر ئێران ئەگەر فەسائیل و حەشدی شعبی دۆخەکە وەکو خۆی نەخوێندنەوە و توانای کاردانەوەی تەکنۆلۆژی حربی ئیسرائیل بە پشتیوانی ئەمریکا وەکو خۆی نەخوێندنەوە و هەڵەی قورس بکەن بەرامبەر بە ئیسرائیل من پێم وایە بە ئیسرائیل دەستێکی کوشندا ئەوشێنێ زەین دەرکەوت هیواجان دەرکەوت تەکنۆلۆژیای جەنگین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەرکەوت ئیسرائیل شاسوارە دەرکەوت نەک شاسوار عەبدوڵواحید نامەبەستێ ئەویش ڕێزی بۆ هەیە باشە لە مۆزوعی ڕۆڵی ئێران لەسەر عێراق و بەتابەتی لە ئەو هەندێک پرۆژە یاسا و یاساشەیە دەوترێت لە ژێر کاریگەری باڵێن ئێرانە بەتابەتی شیعەکان زۆرتر باڵا دەستن لە مۆزوعەیە لەو ماوەیە سێ هەموار و یاسا و بڕیار لە پەرلەمان دەنگی لەسەر درا پەرلەمانی عێراق مەبەستمە و ئەوانە بەسترانەوە بەیەکەوە بەشێکیان پەیوەندی بە زەوی و زار و مافی خەڵکی کورد و تورکمانەوە هەبوو بەشێکیشان پەیوەندی بە وەکۆڵە ژن و ژنخوازی و یاسای باری کەسی ئەوانەوە بوو بەشێکیشان پەیوەندی بە سونەکانەوە هەبوو گرێدانی ئەم سیانە بەیەکەوە دروست بوو کورد زەرەری کرد یان قازانج و ڕێت چییە لەسەر یاسای باری کەسی هەموارەکەی یەکەم لەوە دەست پێەکەم پەرلەمانی عێراق بەو پێک هاتایی کە ئێستا هەیە بڕیارەدا 300,000 دۆنم ئەرز بداتەوە بە جوتیاری کورد و تورکمان ئەمە یعنی چی؟ یعنی ئەوتەی دەوڵەتی عێراقی غەدرەکە ئەوتەی بەعس هەیە غەدری کردووە بیرن نەچێ تعریب سەرەتاگەی لە سەردەیمی پاشایەتیەوە هاتوو تەحویجە و دەوروبەری کەرکووک لەوە هاتووە لە 27ەوە هاتووە لە 27ەوە هاتووە باشە ئێستا ئەمە یعنی چی؟ ئەمانی ئەمە ئەم غەدرە گەورەیە هەمیشە کورد و تومانەی هاوار تەعەدامان لێکەن ئەی هاوار زوڵممان لێکەن ئەی هاوار ئێمە دیفاع لە خۆمانەکەین خاکمان داگیرەکەن خاکمان کەس باوەڕی ناکەن ئێستا خۆیان ئێترافەکەن ئەوە یەک دوام وەڵا بەڕاستی من تۆزێک سەسوڕمانم هەیە لە پاکێجی هەرسێ بڕیارەکە ئەمە دلیلی ئەوەیە لەم وڵاتی ئێمە لە پەرلەمانە قەرارێکی تەندروستی ناپەڕێگە ئیتفاقێکی پێک هاتە جیاوازەکان و بەڵانسەکەی ڕانەگرن کورد بەشی خۆی برد سونە بەشی خۆی برد شیعە بەشی خۆی برد هەست لە دەستورەکەش وانووسراوە دەستورەکەش ڕێک وانووسراوە هەر لایەکمان پشتی خۆمان هەیە لە دەستورەکە دەستوری هەمیشەیە جارێ سەر ینی ئەوە دەرکەوت هێشتا فلتەرەکان وەکو خۆین ئەم سێ بڕیارە سێ هینی جیاوازن یعنی سێ خانەی جیاوازن جارێ ئەرزی فەلاحی کورد و تورکمان حەقی خۆیەتی ئازادکردنی زیندانیەکان و سەرنگون کراوەکان کارێکی ئینسانی سیاسی قانونی و حەقی خۆیەتی ئەویتر سەبارەت بە شودانی کچی 9 ساڵ و مناڵی 14 ساڵ کوڕی 14 ساڵ بتوانێت ژن بێنە ئەمە قەناعەتی دینیە قەناعەتی مەذهبیە من ناتوانین بڵین ئەم قەناعەتە دینی و مەذهبیە یعنی زۆر بەرپەرشی بدەینەوە بەڵام زۆر شت هەیە لە فەزای دینە لە فەزای مەذهبوانەیە 1400 ساڵەمە بەر 300 ساڵەمە بەر 500 ساڵەمە بەر سەپێنراوە وردە لە زەمینەکەی فەزاکەی گۆڕاوە من پێم وابێت لە نەتیجەی نهاییە لە دوای پەرلەمانەکانی تر و حکوومەتی تر ئەم بڕیارە پیاچنەوە باش اینجا سێ خولەکمان ماوە ئەم سێ خولەکە بەکارێنین بۆ ئەو پرسیارانی کە لە سەرەتاوە باسمان کرد لە دوای هەموو ئەوانەیە حتمما خەڵک ئێستا پرسیارەی هەیە بەڕێز مەلا بەختیار ئێستا چی ئەکات سەرقاڵی چییە؟ وڵا سپاس من پەرۆشی کوردم پەرۆشی دیموکراسیم پەرۆشی ڕۆشنگەریم ئەنووسم
هێشتا سایتی چاودێری و ناوەندی ڕۆشنگەری چاودێرە بە هەموو پێکاتەکانەیە ئەبەم بڕێەوە زۆر چاودێری دۆخی سیاسیەکەم پەیوەندی سیاسیم لەگەڵ هەموو لایەک باشە لەگەڵ هەموو لایەک دیارە ڕخنەیەکی زۆرم هەیە لە سیاسەتی یەکێتی هەڵوێستێکی زۆر جیازم هەیە لەگەڵ سیاسەتی یەکێتی بەڵام دڵنیابن قەت ناگەێنمە ئەوە من بکەومە دوژمنایەتی یەکێتی یا بچمە پاڵایەک دژی یەکێتی ئەمە ناکەم یان واز لە یەکێتی بێن من تا سێمین کۆنگرە و نووسینی بەرنامە و پەیڕەوی یەکێتی لە سێمین کۆنگرە کە خۆم سەرپەرشتیم کردووە و پێشەکەکەیشی دیباجەکەیشی خۆم نووسیوە من شانازی بە یەکێتی بوونی خۆمەوەکەم بەڵام دوای ئەوە خۆتان نەزانن وەکو هەموو حیزبێک لە دنیا مەشاکلی گەورە کەوتۆتە ناوی جیاوازی زۆر قوڵ کەوتۆتە ناوی باوەڕکە ئەم جیاوازیە و بە ئاشکارا هەڵوێستەکانی من زۆر باشترە لەوەی کە خۆیان لە ناو خۆیانە مەشاکلیان زۆرە و بەشێکیان لە من زیاتر نیگەران ناوێرین بیڵن ئەمە لە کوردیا پێڵەن ژی لەمۆ ینی خۆڵێکی بەسەرەوە ڕەنگە شەماڵێک دەشێنێتەوە ڕێگە ڕەنگە ژەماعەت نەماڵێ من ڕێزم هەیە هیچ ئەم لە ئەولای بزان حەزەکەم هەر خۆت بە خاوەنی یەکێتی لە ڕێگەی ئێوەوە یعنی پێم خۆشە لە ڕێگەی ڕووداوە ئەمە بمگەێنم ئەو پەڕیشانەزیەکەم بە مێژوویەکێتی سەریشم لە ئاستی کێلەکانی شەهیدەکانی یەکێتی دائەنوێنم کە هەر لە مەفرەزەی خۆم و لەوانەی خۆم ڕێکم خستون 28 کە شەهید بووە خۆم لە ناوی یەکێتی لەم فیناوی یەکێتی 7 جار بەژە هەر خواردنەوەکە کە یەکێتی کردوێتی 8 جار من هەوڵی کوشتنم درەوە قەت دەستبەرداری ئەو مێژووە نابم یعنی کەس چاوەڕێ نەکات دەستبەرداری ئەو مێژووە بم کەسیش لەو مێژووە دوای مردنی جەنابی ئیمام جەلال و دوای مردنی جەنابی نەوشیروان مستەفا کەس لەو مێژووە لە خۆم شارەزاتر نابینم ماندووشم لەو مێژووە بەڵام تووشی هەڵدێر و هەڵە نابم ها کەس تەسەوڕ نەکا بە دیعایە و پروپاگاندە و درۆ دەڵەسا هانم بەر من تووشی هەڵە بکەن نا ئەوە ناکەم باش بەڵام کاتم تەواو بەس یەک خولێکترم بنێ باسی ژەهر خواردنەکەت کرد ینی کاتی ئەوە نەهاتووە ئاشکرای بکەیت باوەڕ کە ڕۆژێک ئەشکرایەکەم وەکو قومە لە بەتەقێتەوە ئێستا قسە ناکەم لەوە زیاتر پەیوەندیت با بڵێڵم پەیوەندی ینی هیچ سەخت و گوشارێکی یەکێتیت لەسەر نییە جگە لەو تاوانی بەرامبەر بە چاودێر کردیان و لەو مەسرحیە شەرمەزارەی بە ناوی فستیڤاڵی گەلایۆش کردیان نەخێری زەختێکی تر بەسەر نییە پەیوەندی کۆمەڵاتیەکانت چۆنە لەگەڵ بەرپرسانی یەکێتی لەگەڵ ئەوانەی کە ئێستا باڵا دەستن لە ناو یەکێتیە ناتوانم مێژووی هاوبەشمان ئایبدار بکەم لە بیرما ناتوانم ڕێزی ئەگرم دوایین پرسیار لەو کاتی چاودێرە زۆر کەس هاتنە لای بەڕێزت دەور و بەرت ینی قسەیان کرد و پشتیوانیان کردی ئەمانە وەکو خۆیان ماوەنی ئێستا یەک کەسم نەزانیوە پەشیمان بوو بێتەوە زۆر سپاس دەکەم زۆر سپاس سپاس زۆرش بەڕێزان تا دیدار و هەفتەیەکێکی دیکە کە ڕەنگە هەر خۆم بیکەمەوە ئەو کاتێک کە جاری تر پێویستەکە قسە بکە زۆر سپاسانەکەم خواتان لەگەڵ زۆر سپاس